گوتی کاک سامی دەزانین زۆر بێئەدەبی زۆر بێئەخلاقی ئەوای پێگوت ڕۆیشتم دوسێ شەکاو گوتی ئەوە تربێت و ئەخلاقتی ئەو بێ تربێتە ئەوای بەمە گوت سود بۆ قورئانی ئەوی دەڵێم ڕاستە زیاد کورتی باس ناکرد گوتم بە خۆت ئەتو تربێت و ئەخلاقتە بجارێ دەبێ ئەخلاقتە بێ ئەو جەما مشتابی دیارە نیتت ئەو قسانم پێگوتەوە گورە وەڵڵا ئەمن هیچم بەس سیواکم بێ بەخوای گەورە ئەمە چەچی ما دەست نێژە چەچی مە لا ئیلاهە ئیلەڵڵاه محەممەد ڕەسوڵ الله ئەخە مامۆستا لە خوێنت سای مامۆستاجان چۆن ڕێت بە زەمیری ویجدانتدا ئەو بوختانێ بەمەداکەیت سوند بۆ قورئانی کە دەست بەسەدانا وەڵڵا ڕاز نییە قوڕی بەسەری ئە بوختانانە بەمە دەکا خوای گەورە حەسبی الله و نەحمەد وەکیل خوای گەورەی تۆڵی لێ دەکاتەوە بەخوای سێ کەس هاتنە پێش گوتیان مامۆستا پرسیارێکمان هەیە گوتی ڕۆژی کەینێ دەشکێندرێت گوتم کاتی کە بانگی مەغریب بوو ڕۆژی دەشکێندرێت گوتی وە نییە کە گوتی وە نییە ئەو دووەش هاتنە پێش ئەوانیش گوتیان ئەسڵەن وە نییە دەبی ئەستێرە لە دەرێ بیت ئەو جار ڕۆژی بشکێندرێت گوتم بەڕێزم جەنابەت پێت خۆشە تێبگەی یان ڕەخنە دەگری لە ئیسلام گوتینیان گو مەلا عەمەل بە قورئانی ناکەن ئایا لە هەولێری پایتەخت هێرش کراوەتە سەر مامۆستایەکی ئاینی یاخود نا سڵاوتانێ بێت من کەیفی حەسەن ئەرکی مامۆستایەکی بەڕێزی ئاینی لە شاری هەولێر بڵاوی کردەوە کە چەند کەسێک هێرشیان کردوتە سەری و سوکایەتیان پێکردەوە دواتر بۆ پایتەخت میدیا قسەی کردو و باسی لەوە کرد کە سوکایەتی پێکراوە و هێرشی کراوەتە سەر بۆ زانینی ڕاستی و دروستی ئەو بابەتە من ئێستا لە لای ئەو کەسانم کە گوایە هێرشیان کردوتە سەر ئەو مامۆستا ئاینیە و سوکایەتیان پێکردووە بۆ ئەوی ڕاستی بابەتەکە بزانین دەچینە لای خۆیان سڵای خۆی گەورەتان لێ بێت مامۆستا سەرەتا لە جەنابتەوە دەست پێ دەکەین ئایا ئێوە هێرشتان کردوتە سەر مامۆستایەکی ئاینی لە شاری هەولێر بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين پێشەچی بەخێراتنی کەناڵی پایتەخت دەکەم دەستخۆشتان لێ دەکەم ئەرکتان چێشە زەحمەتتان چێشە لۆ ئەو ڕاستی مەوزوعین برا گەورم ئەو مامۆستای ئاینیە خوا هیدایەتی بدا واللهی دوورە لە ڕاستی هێرشمان کردتە سەر سوکایەتیمان پێکردبی لەو پەی جێبرایی کردەوە عەلە سەمە سوکایەتیمان پێغەمبەر صلی الله علیه و سلم کردیا ئەمە نەک ڕێ بە خۆمان ڕێ بە هیچ تاکە شخصەشی نادەین سوکایەتی بە ئاینی مەبکە سوکایەتی بە مقدساتی مەبکە ئەو مامۆستای ئاینیە ڕۆژی دووەم ڕۆژی ڕەمەزانی ڕۆژی پێنجشەم کاک سامانی برام ئاەت قورئانی پێبوو لە خۆجێدا بێ ئیتفۆنی گوتی گەیلان گوتم بەرێ گوتی ئەو ئاەتە باسی وەی دەکاتن کە مەلا بانگیشدا نابێ ڕۆژکە دەشێنی حتا دنیا تاریک دەبێت لەسەر مزگەفتی دێەوە کەمە دنیا تاریک بە ڕۆژکە دەشێنی ئەمیش ئاڕم داوە گوتم کاک سامان ئەو مامۆستا ئاینی لە پشتمانە پرسیارەکە لێ دەکەم چکەم جێم لەو ئاەتەی نەبووە تێدەگەی کە چەند سارەکە لەناو متالعی دینی و قورئان و مزگەفت ئەواندا من جێم لێ نەبوو عیبی تێدا نییە وەڵامی سەلام مامۆستاجان سەلام عەلەیکوم السەلام گوت مامۆستاجان ئەو ئاەتەمان لۆ ڕوون کەیەوە کە باسی وەی دەکات دەقەکەمان لۆ شیکەیەوە کە باسی وەی دەکاتن بزانین ئەو مانایەکەی چییە مامۆستای ئاینیش هینا و بردی شتەکەی شێلان والله وبالله وتالله هەر سێکی نای خوایە چکە لەناو ئێمە وا باوە کە کێشەک مۆزوعەک دەکرێت هەیە چێ لایەکی باز دەکا هەیە چێ لایەکی بەبێوەی کەس مۆزوعەکەی جێ لێبی مەزوعەکەشی کرابیتەوە کاک سامانیش گوتی مامۆستاجان مامۆستاج گوتی زمانی شیع و سوننی کاک سامان گوتی مامۆستاجان قورئان لەو شیع و سوننی ناتێ زمانی پێغەمبەر شیع و سوننی نەبووە گەیلانجان دیارە مامۆستا مەقسەدی جواب دانەوەی نییە ئەو ئاەتەمان لۆ تەرجمەکە بەس با بڕۆین کاک سامانیش دوو شەقاوەتە سێ شەقاو دوور کەتەوە مامۆستا ئاینیەکەش گوتی کاک سامان دەزانین زۆر بێئەدەبی زۆر بێئەخلاقی ئەوای پێگۆ سێ زاویشی جوونەکە دووبارە کردەوە ئەمەش گوت مامۆستاجان بەقوربان تۆ چۆن دەبی جوون دەی تۆ کەچتە و ئەمامە لەسەرە لەسەر مینبەری پێغەمبەری کاک سامانش گەڕا و جوونەکانی پێداوە وە بە قسەک لەوەی نەما هێشت یعنی زیاتر گرژەکە هیچ ڕووی نەدا قەسەمەن بیللا دەستی کەس بە مامۆستای نەکردی لەمن زیاد کە تۆقەم لەکرد والله وبالله دوورە لە ڕاستی ئەو بێڕێزگی ئەو تەشیری مەکرد ئەمە لەو مامۆستای خۆش نابین بەیانی دەستە محکەمە ئەمەش داوای لە دەنووسین دێنە لای کاک پشتوان سادق ئەوقاف شکایەت لێ دەکەین لە بۆی ئەوە ئەو لەناو کۆمەڵگای کوردی ئەمەی تەشیری بەمە کرد ئەمەی ناشرین کرد هەموو دنیا ئەمە دەناسیتن ئەو مامۆستای بێڕێزی بەمە کرد ئەو مامۆستای جوونی بە مندابە جواب من نەدەداوە حەسشم دەکرد کاک سامان کە برامە چاوی ڕاستمە غەڵەت با دیفاع لە مامۆستای بکرد بە بەس ئەو خوای پێشایدە مۆزوعەکە کووە ئەو هەباز دەکەم دەرێ ئەوانە سوکاتی هەندێک کەناڵی ڕێزم هێمە احترام لۆ دەوڵەمەندی مۆزوعی خۆیان بابە جیانیشتان حاکمێک لای نەکردەوە هێشتا ئێمە خودی خۆمان ئەوسێم ئەمریکا بزیمان لۆ دەرنەچووە ئەخە چۆن ئەو کەناڵە باز دەکەن ما هێرشمان کردتە سەری مامۆستا دەی لە خۆم ئەمینیمە لە نێژ جەماعەت بەدەمانچە و بە چەک هێرشم کەنە سەر کورە وەڵڵا ئەمن هیچم دەست سیواکم بێ بەخوای گەورە ئەمە چەچی ما دەست نێژە چەچی مە لا ئیلاهە ئیلەڵڵاه محەممەد ڕەسوڵ الله ئەخە مامۆستا لە خوێنت سای مامۆستاجان چۆن ڕێت بە زەمیری ویجدانتدا ئەو بوختانێ بەمەداکەی ئەمە نەک ڕێ بە خۆمان ڕێ بە هیچ تاکەی شخص نادەین سوکایەتی بە مقدساتەکەی مەبکە بە دینی بە پێغەمبەری مەبکە تێدەگەی ئەوەندە ڕاستی مۆزوعەکەی ئەو های خۆش شایەدا
کاکسامان ینی بابەتەکە لە کاکسامان بووە لە کاکسامان ئەو یەکەم ئەو دەست پێشخەری جوونەکەی کرد ئەو جوونی بە کاکسامش لێ گەڕاوە جوونەکەی پێداوە کاکسامان بله. با بێ مەلای جەنابەت بخير بي هێرشت کردو دەسەر مامۆستا ئاینەکە رازني بدايتي بخيراتي پایتەختەکەم ئەگە قورآانێک لە لابی خۆشە سوندی دەسەدانیم دەستم دەسەدانیم ئەو قسەکان بکەم کاکسامان قورآنم عالمی ڕوون بیتەوە قورآنم لەلا نییە بەڵام با بینەرانی پایتەخت ببینن ئەمە وێنەکەمان هێناتە سەر قورآانی پیرۆز بۆ ئەوی کاکسامان حەزی لێ بوو کە بەڵێ فەرموو کاک ئەگەر قسەکانی خۆی مشترە ئەگە پاش پەشمانە بتەوە سود بۆ قورآانی ئەوی دەلێم ڕاستە زیاد کورتی باس ناکەم هەر ئەوەندەی گوتیتمان زیاتر هەر دوو دەقەژ بە خۆی قسەکەم باشە چیرۆکەکەم بۆ بگێڕەوە من قورآانێتدا لە مۆبایلی گەیشتمە ئەو ئاەتەی فەتوم السیامە ئیلە اللەیلی دیارە برادرە خۆشەویستە جۆلێ نەبوو یام تابعی نەکردیا تەرکیز نەکرد لە سەواتەی زۆر گوتم کاکەوە لێرە ئەوها دەلێ شەواتێ خۆی پیشاندا قورآان دەلێ یعنی ئەستێرە شتە خۆی تاریکە فەتوم السیامە ئیلە اللەیلی یعنی ئەوها بشتێنە وڵا ئەمش ئەوەندە قسە بوو دیار بووم باشتر مەلایەک ئەو مامۆستایە بە ڕێزە لە پشتم هات لە پشتم هات ماگام لێ نەبوو شوێنێک بوونەوە تێراوی باشە زادەی تێراوی ناوت زادی بوو ئەوە دیتی گوتی بەو مامۆستای دەرم وت عادێت چێ بە پرسیم مۆزوع نێکنە من دیار بوو تۆ کەلێک قسەیە کوت مامۆستاش شوش گوتی ئەوەی شیعانە بنان گوت کاکە قورآان لە شیعی گەورەترە زمان پێغمبەر صلی الله علیه و سلم نەسر نەبوو نەشعەوە قورآان هاتێ لۆ هەموویاتە لۆ موسڵمانەچی شتیوانە دی نای بردی ڕاستی جوابەکانی پێ نەبوو یان حەزی نەکرد مناقش ئەوە دوو دەقە سێ دەقە وەچی دەڵێم گوت من جەماعەت با بڕۆی پێویست ناکە زیاد قسەی پێ ڕۆیشتم دو سێ شەکاو گوتی ئەوە تەربێت و ئەخلاقتی ئەو بێ تەربێتە ئاوای بەمەگۆ هەمیش تەمان تا چکرد هەموو ئاوانە غێری بابمانە بێ کەس قبول ناکەین گەڕامەوە قسەکانی خۆم پێگوتەوە وەچی خۆی گوتم بە خۆت ئەتو تەربێت و ئەخلاقتە بیجارێ دەبێ ئەخلاقتە بێ ئەو جەما مشتابی دیارە نیتت بەڵێ ئەو قسانم پێگوتەوە تەواو خواحافیز خۆت پچران خۆی پچران خۆم پچران تەواو جەماعەت گوتیان خلاص ئەم دەستشمان بەدەستێک نەکرد ئەمە ڕۆیشتم و تەواو کۆتایی پێات ئێستا دەبینم لە پەیجەکان دەدەست سوکاتی بە پێغەمبەر صلی الله علیه و سلم کرا حدمان نییە کەس حەدی نییە کەس حەدی نییە بوختانانە بەمە دەکا یان دەڵێ سنجمیان گرتیە دەبێت تو فتوای بدەی ئەوها بشتێنی ڕۆژی لەگە شای بشی والله ڕازنێ سند بۆ قورآانی کە دەست بەسەدانا والله ڕازنیە قوڕی بەسەری ئەبوختانانە بەمە دەکا خوای گەورە حەز بێ الله و نەحمەد وەکیل خوای گەورەی تۆڵی لێ دەکاتەوە بەخوای تۆڵی لێ دەکاتەوە هەرەوەندە کاگە ئەوەش دەرێ لە پەیجەشکێ براوی تۆ دەرێ لەلایەن چەند کەسێکەوە هێرش فیاتەستە مامۆستایش ئاینی مامۆستا ژیان ئەمن داوا دەکەم لە خوای گەورە خوا هیدایەتت بدا بە خۆت دابچەوە ئیمانەکەت خەلەلی تێدایە ئەوەندەشم گوتیە باسم گوتم مامۆستا ژیان مەلایە ناودارەکانی هەولێری چادۆری خۆمان ئەمگۆ جێگری پێغەمبەرینە ئەمگۆ وەسیلەن لەلۆمە گوتم عیلەکانیان دەناسم کەسم نەدیتی وەستو جوومدا گوتم مامۆستای بەڕێز ئەوانم بەڕێ کرد بە توێ برادری لە تێراوی کێشە و گرژی ڕوونەدا وەچکە وا مامۆستای بازێنە گوتم مامۆستا ژیان کابرای شتەزادە و ڕێز و احتراممەیە لۆ مەلای ئاینەکە گوتم کابرای شتەزادە و کۆڵانیان سەمان چوار مامتۆڕێک بی جوومدا زۆر تەبێ بەزە تو کەشیدە و ئەمامەد لەسەرە مامۆستا جوونەکە لە لۆتو زۆر گران دەوەستی دەی لەلایەن چەکە زۆر پەلەمان دوایە دوایە ئەو پەیجانە زۆر بەداخەوە لەو پەیجانە بابا جانشتان نعاكم يقلاي كرتوا حاكم لدوني عفو كاكسم حاكم لدوني سيزار دستي الشرطي بنيرتن لكامل كان لدنوا زعما ما تسمع قلت او دوا والله دستي ما تسمع مسنك بس امن دو قم لك كرديا او بيجانا بابا خويا دابسنا ولا خويا بتلسين او هم بختانين كان لا توقعك خو ما مسد ازين ندا والله بس دو قش نرم قم لك كرديا بخوي قولا ئامادەی بچە بەردەم دادگا بەخۆم سبەی دەست بە شکایەتی خۆم دەکەم سبەی دەچمە و قافی لەوێ شکایەتی دەکەم لە قانونی دەکەم بزانە جۆ بداتێ بەخوای قانونێ حکومەت هەیە شورتە هەیە حاکم هەیە ئەگەر یاسا بەویدا کەم سوندم خوارد هەر ئەوەندەیە زیاتر نییە با حکم کردم بەس یاسا دەبی و یەک داکاتەوە حەق و عەدالەت خۆی بینتە گۆڕ تەشیری بەمە کردیا لێشی خۆش نابین سبەی مە دەست بە شکایەتی خۆمان دەکەین دەستان خۆش پێوەکەتان گەیشت بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی گوێبیزمەوە قسەکانی ئەو کەسانە بوو کە وا بڵاو کرایەوە کە ئەو بەڕێزانە هێرشان کردوتە سەر مامۆستایەکی ئاینی و سوکایەتیان پێ کردو بەڵام وەکو خۆیان دەڵێن ئەوان ئامادەن
هەرچی ڕێکارێکی یاسایی هەیە ئەوان بشتە بەردەم دادگا و بزانن کە دادوەر هەر بڕیارێ بگدا پێوی پابەند دەبن کە دەڵێن ئێمە هێرشمان نەکردوتە سەر و مامۆستا ئاینیە و سوکایەتیشمان پێ نەکردووە.